ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ پێشنیازی یەکەمە لە نێو 111 کورسی پەرلەمانی کوردستان 11 کورسی بۆ پێگاتەکانە. بەڵام ئێستا پێداچوونەوە بە دابەشکردنی کورسیەکانی کۆتای کەمینەکان لە پەرلەمان گەرم بووە و هەمەش ململانی نێوان حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستانی لێکەوتوێتەوە، چونکە کورسی پێگاتەکان بە یەکسانی دابەش نەکراوە و گزارشتی ڕاستەقینە لە پێگاتەکان ناکات. لە نێو ئەو 11 کورسی پێگاتەکان لە ناو پەرلەمانی کوردستان هەیەە 5 بۆ مەسیحیەکان و 5 بۆ تورکمان و یەکێک بۆ ئەرمەنەکانە. بەڵام بەپێی و پرۆژە یاسایی لایەنەکان پێشکەشیان کردووە داواکراوە لە 5 کورسی مەسیحیەکان 2 کورسی بدرێت بە پارێزگای سلێمانی، چونکە لە سنووری سلێمانی پێگاتەی مەسیحی هەیە و لە 29 ساڵی ڕابردوو دەنگی ڕاستەقینی ئەوان نەگەیشتووەتە ناو پەرلەمان. لەلایەکی دیکەوە هەر لە پرۆژە یاساکە داهاتووە لە 5 کورسی کە بۆ تورکمانەکان 2 کورسی بۆ سنووری سلێمانی بێ، چونکە لە سنووری کفری ژمارێکی زۆر وڵاتی تورکمان بوونی هەیە و بە هەمان شێوی مەسیحیەکان لە 29 ساڵی ڕابردوو تا ئێستا هیچ تورکمانێک لە کفری نەیتوانیەوە ببێتە ئەندامی پەرلەمان و کورسیەکانیان قۆڕەخ کراوە. هەمانج لەم پرۆژە یاسایی لایەنەکان پێشکەشیان کردووەوەیە کورسی پێگاتەکان بە یەکسانی بەسەر پارێزگاکاندا دابەش بکرێ و پێگاتەکان نوێنەرایەتی ڕاستەقینی خۆیان هەبێ و هیچ هێزێکی سیاسی نوێنەرایەتیان نەکا. لە وڵاتانی جیهاندا چەندین شێواز بۆ بەشداریکردنی نوێنەرانی پێگاتەی نەتەوەی و ئاینیەکان پەیڕەو دەکرێت. لە هەرێمی کوردستانیش کە کەمایەتی نەتەوەی و ئاینی هەیە لە پێناو زامنکردنی بەشداریکردنیان لە پرۆسەی سیاسی سیستمی کۆتایان بۆ جێبەجێ دەکرێت. بەڵام لە هەرێمی کوردستان پرسی کەمینەکان لەلایەن پارتیەوە قۆڕخ کراوە، ئاڕاستە دەکرێن و لە بەرژەوەندی خۆیان بەکاریان هێناون. نیگەرانێکی تریش لەسەر پرسی کۆتای کەمینەکانەوەیە کە تەنها کورسی دراوە بە مەسیحی و تورکمان و ئەرمەن، بەڵام هەندێک پێگاتە و نەتەوە و ئاینی تر هەیە کە ژمارەیان زۆر و کورسیان بۆ دانەنراوە. بە نمونە کاکەیەکان کە ژمارەیان زیاتر لە 200,000 کەسە، بەڵام هیچ کورسێکیان لە پەرلەمان نییە.